بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆدا بە میوانداری بەڕێز عەبدولستار مەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان و سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان تاوتوێی چەند پرسێکی تایبەت بە ناوخۆی کۆمەڵی ئیسلامی و دۆخی هەرێمی کوردستان و ناوچە داپڕێنراوەکان دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. وەفدێکی باڵای کۆمەڵی ئیسلامی بە سەرۆکایەتی مامۆستا عەلی باپیر بزوتنەوەی گۆڕانی بەشدار لە حکومەت و یەکگرتووی ئیسلامی ئۆپۆزیسیۆنی بەسەر کردەوە و لا کۆبوونەوەکاندا جەخت لە تەبایی و پێکەوەیی نێوان کۆمەڵ و دوولایەنە کرایەوە. لە پاش کۆبوونەوەی لەگەڵ یەکگرتووی ئیسلامی ئەمیری کۆمەڵی ئیسلامی ڕایگەیاند لە لای کۆمەڵ دەمێکەوە یەکلابۆتەوە کە بەشداری لە حکومەت ناکەن، بەڵام وەک پێشتریش ڕایان گەیاندووە ئەگەر خۆشیان بەشدار نەبن هیوادارنەوەی کە ناو دەنرێت حکومەت بەڕاستی حکومەت بێت و حکومەتی هەموو هاوڵاتیان بێت، نەک تەنها چین و ڕنگ و حیزب و دەڤەرێکی دیاری کراو. ئێستا ئەو کابینەی کە دروست دەبێت بەڵێ یەکگرتووی تێدانیە، ئێمەشی تێدا نابین، برانی گۆڕانمانی تێدان، بەڵام ئەمە پێمان خۆشە حکومەتێک کە دروست دەبێت بەڕاستی حکومەت بێ، هی هەموو لایەک بێ، پێوەری مامەڵەکردنی لەگەڵ خەڵکدا هاوڵاتی بوون و مرۆڤ بوون بێ، نەک ئینتیمای حیزبی و عشیرەتی و ئەم لاولە. ئەوە ئێمە پەرلەمان پێمان باشە، باشترین پەرلەمان بێ، پەرلەمان دەبێ تعبیر بکات لە ئیرادەی ئەو خەڵکە، حکومەت دەبێ حکومەتی هەموو لایەک بێ. ئەوەی بەلای ئێمەوە گرنگە ئەوەیە هەر پۆستێکە هەیە، سەرۆکی هەرێمە، سەرۆکی حکومەتە، پەرلەمانە، هەر پۆست و پێگەیەکە هەیە لە وڵاتەدا گرنگەوە فعلا حەقی خۆی بدرێتێ، جا بەدەست هەر کەسێکەوە بێ بەلامانەوە گرنگ نییە، گرنگەوە حەقی خۆی بدرێتێ و خزمەتی خەڵکی پێ کۆمەڵ لە مێژەیەک لابۆتەوە. پەیوەندیەکانی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان لەسەر بنەمای بەرژەوەندی گشتیە و هەر هێزێک لەسەر ئەو هێڵە بێت کۆمەڵی ئیسلامی بە دۆست و پشتیوان و هاوپەیمانی خۆی دەزانێت، ئیتر ئەو هێزە لە حکومەتدا بێت یان ئۆپۆزیسیۆن. کۆمەڵی ئیسلامی و ئەمیرەکەی داهێنەری ئۆپۆزیسیۆنی حەقبێژ و ڕازگۆن بە درێژایی مێژووی سیاسیان بە چاکیان چاگوتووە و بە خراپیش خراپ، کاتێکیش لە حکومەتدا بووە خاوەنی بڕیار و هەڵوێستی خۆی بووە و لە هیچ گەندەڵی و نادادیەک چاوی نەپۆشیوە، کە ئەمەش زۆر جار ڕوبەڕووی گلەیی و تانەی لایەنە دەسەڵاتدارەکانی کردووەتەوە. بەڵام کۆمەڵی ئیسلامی بە ئاشکرا وتوویەتی بەشداری حکومەت و بوونی چەند وەزیرێک ناتوانێت لە ئاز گەندەڵی و فەرهودکردنی سامانی سەرخان و ژێرخانی وڵات و زوڵم و ستەم بێدەنگیان بکات. هێزە سیاسەکانی هەرێمی کوردستانیش بە گەورە و بچووکیانەوە باش کۆمەڵی ئیسلامی دەناسن و دەزانن هیچ تاڵی و شیرینیەک ناتوانێت لە مەبدە و بنەماکانی تەنازولی پێ بکات. کۆمەڵی ئیسلامی پاش داهێنانکردنی لە ئۆپۆزیسیۆن بەڕاگەیاندنی بە باش وتن و بە خراپیش خراپ وتن لە ئێستادا وەک ئاڵا هەڵگری سیاسەتی بە ئەخلاقانە خۆی نمایش دەکات کە لەگەڵ هاوڵاتیان و پەیامەکانیدا ڕاستگۆیە و بەرژەوەندی هاوڵاتیان لەسەروی هەموو بەرژەوەندێکی خۆی و ئەندامەکانیەوە دەبینێت. کۆمەڵی ئیسلامی دەیەوێت لەگەڵ تەواوی لایەنەکان پەیوەندیە سیاسیەکانی پەرە پێ بدات و لەگەڵیان تەبابێ و کێشەی کۆمەڵ کێشەی خەڵکە، نەک دەستکەوتی شەخسی و حیزبی. ئێمە ئەوە یەکەمین دیدار نییەوە دوا دیداریش نابێ، ئەوە دیدارانەمان هەر بووە، شتێکی ئاساییە و پێکەوە ڕاوێژکردنمان جێبەجێکردنی فەرمانی خوایە و ئەمڕۆ شوڕا بەینەهم نەک هەر لە ئاستی ئەم دوولانە ئیسلام بەڵکو لەسەر ئاستی هەموو لایەنە سیاسیەکان پێویستە پێکەوە پشتڕامان هەبێ. ئێمە ئەمڕۆ سەردانی گۆڕانیشمان کرد و ئەمە پێمان وایە کە ئەم وڵاتەی ئێمە پێویستی بە پێکەوە ڕاوێژکردنی زیاتر، یەکدی قوبوڵکردنی زیاتر، پێکەوە هاوکاربوونی زیاتر و پێویستی بە تەواضوع و خاچیبوونی زیاتر هەیە لە ئاستی یەکدیدا. ئەمن پێم وایە کە ئەم میلەتەی ئێمە لایەنە سیاسیەکانی خەڵک و جەماوەرەکەی و کەسایەتی و کارەکتەرەکانی هەتا پێکەوە خاچیتر و متەواضیعتر و لێک نزیکتر بین، لە بەرامبەر تەحەدیاتدا بەهێزتر دەبین و تۆکمەتر و تونند و تۆڵتر دەبین لە بەرامبەر کەسانێکدا کە چاویان لەوە بێ زوڵم لە ئێمە و لە میلەتی ئێمە و مافەکانی ئێمە پێشێت. دانیشتن و کۆبوونەوەی ئەمڕۆی نێوان کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕاند بەتاڵکردنەوەی فاڵی ئەو لایەن و ڕاگەیاندنە ڕەسمی و سێبەرانەیە کە دەیانویست لە ئاوی لێڵدا ڕاوکەن و جیاوازی هەڵوێستی سیاسی بکەن بە دەرفەتی دروستخستنە نێوان کۆمەڵ و گۆڕان. لە کۆبوونەوەی ئەمڕۆشیاندا وەفدی هەردوو لە گردی زەرگەتە جەختیان لەوە کردوێتەوە کە لە ئایندەدا هەر هەنگاوێک لە بەرژەوەندی گشتی بێت ئەوە هاوهەڵوێست دەبن و ئەگەر لایەنێکیان لە دەرەوەی حکومەت بێت و لایەنێکیش لە نێو حکومەت
نابێتە ڕێگری بوونی پرس و ڕاگۆڕینەوە لە بابەتە چارەنووسسازەکاندا. هەروەها لەگەڵ یەکگرتووی ئیسلامیش کە جیا لە هێزەکانی دیکە دەیان وێزگە و خاڵی هاوبەش کۆیان دەکاتەوە لە ئایندەدا بۆ پاراستنی ماف و بەرژەوەندی هاوڵاتیان و پەروەردە و بەهابەرزەکانی کۆمەڵگا ڕۆڵی زیاتر دەبینن. بێگومان دیداری برایەتی و پێکەوە دانیشتنی برایان وابزانام شتێکی تازە نییە. جەناوی مامۆستا و وەفدی هاوڕێی هاتن سەردانیان کردین، ئێمەش پێشوازیمان لێکردن بارودۆخی کوردستان و ناوچەکە و عێراق و پەیوەندیەکانی دوو قۆڵی و ئەمانەمان تاوتوێ کرد و بێگومان ئێمە وەکو دوو لایەنی ئیسلامی و سیاسی لە کوردستانە مەسئولانە مامەڵایەکەین لەگەڵ وەزەکان. پێمان خۆش بوو لە یەک بگەین زیاتر زۆرتر مداوەلەی بکەین و خۆشبەختانە هاوڕا بووین لەگەڵ ئەوەی کە بەو شێوەیە کە پێویستە ئەبێ هاوکارێکی باش بین، ساحەکە تەفەهوم بکەین وەکو خۆی بخێنەوە و بتوانین بەرەو پێشچوونێکی باشتر چەندی بە ئێمە ئەکرێ ئێمە عاملی ئیجابی بین. من پێم وایە ئەوە دەکەوێتەوە سەر ئەوە کە تا چڕەدێک پردی متمانە لە نێوان هەموو لایەنەکاندا دروست دەبێت. ئێمە لەگەڵ یەکگرتووی ئیسلامی متمانەی قەدیممان پێکەوە هەیە و کاری پێشترمان پێکەوە هەیە. ماوەتەوە بڵێن کۆمەڵی ئیسلامی کوردستان لەسەر بنەما سیاسیەکانی خۆی بەردەوامە و نە بڕوای بە ئینکاری سیاسی هەیە و نە لەگەڵ تەنازولی سیاسیشدایە، وەک ڕابردووش لە ئێستا و داهاتووشدا ئامادەیە باجی هەڵوێستەکانی بدات و بە هیچ نرخێک ئامادە نیە دەستبەرداری ببێت. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی. جارێکتر سڵاتان لەبێت بینێرانی بەڕێز کاک عەبدولستار بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. سەلامەت یاخۆ، زۆر سوپاس، بەخێر بێن. ئەگەر سەرەتا لەبەر دۆخی ناوچەدا بڕێندراوەکان کە ئێستا لە دۆخی تێسیاردان لەو پرسەوە دەست پێ بکەین، ئەمڕۆژ نامەیەکی حیزبە کوردستانیەکان گەێنرا بۆ پەرلەمانی کوردستان و دەستی بەڕێزیشتان بە دیاریکراوی حیزبە کوردستانیەکان داوایەتیان کردبوو کە نامەیان ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان گیانە دەستیەوە. بەڵێ، مناوی خی بەخشندە میهرەبان، سەلام و ڕەحمەتی خی گەورە بەسەر هەموو لایەکدا بڕژێ، یاخوا هەموو لا سەرفراز و بەختەوەر بن. ئەمڕۆ وەفدێک بە ناوی حیزب و لایەنە کوردستانیەکانی پارێزگای کەرکووک سەردانی پەرلەمانی کوردستانیان کرد و سەردانی فراکسیۆنە جیاجیەکانی پەرلەمانی کوردستانیان کرد و یادداشتێکیان پێبوو حیزب و لایەنە کوردستانیەکان. تێیدا لەم یادداشت و بڕیارانێکە داویانە کۆمەڵی ئیسلامی ڕاست پێدراوە بە بانکێشکردنی فراکسیۆنەکانی سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان بۆ کۆبوونەوە لەگەڵ حیزب و لایەنە کوردستانیەکانی پارێزگای کەرکووک و لایەنی تری پەیوەندیدار کە پێویست بێ بۆ ئاگاداربوون و تاوتوێکردنی بارودۆخی کەرکووک. ئێمە پێشوازیمان لێکردن و ئامادەی خۆمانمان دەربڕیوە بە تایبەتیش کە ئەم ئەرکە بە ئێمە سپێردراوە و سەرپەرشتی ئەم کۆبوونەوەیە و سەرپەرشتی ئەم وەفدە بکەین کە بۆ شاری کەرکووک لە داهاتوودا دەچین. یعنی داوایان لە بەڕستووە ئێوە لایەنەکان ڕابسپێرن و کۆبوونەوە بکەن و بچن بۆ کەرکووک؟ خۆی کۆمەڵی ئیسلامی وەکو حیزب لە کەرکووک ڕاست پێدراوە کە بەم ئەرکە هەڵسێ و دیارە سەرۆکایەتی ئەم وەفدەش و ئەم کارە بە کۆمەڵی ئیسلامی سپێردراوە و ئێمە ئامادەی خۆمانمان دەربڕیوە و دیارە ئەوان خۆشیان نامەی هەموو حیزب لایەنە کوردستانیەکانیان پێ بۆ هەموو فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان کە سەردانی کەرکووک بکەن بۆ ئەم مەبەستە. دەتانەوێت ئێوە سەردانی کەرکووک بکەن بەم زوانەوە دەمەوێت ڕای بەڕێز شامزان لەسەر ئەو دۆخی کە ئێستا کەرکووک تێیدا، هەم لەوەی کە پرۆسەی تعریف هەیە، هەم لەوەی کە
سووتانی دەغڵودانی جوتیاران هەیە و کۆمەڵێک کێشەی کورد لەو ناوچانە هەیە. خۆی لایانی بەرپرسیار لەم بارودۆخانە بەرلۆی تۆزە بسمە ناوەڕۆک و قوڵایی ئەم بابەتە. خۆی وەکو مؤسسا وەکو دامەرزاوە لە هەرێمی کوردستان ئەم پرسە پەیوەندی بە هەموو کوردەوە هەیە، پەیوەندی بە هەموو هەرێمی کوردستانەوە هەیە، بەڵام دامەرزاوەکان بەرپرسیارترن و ئەرچی سەرەکی ئەوانە دامەرزاوەی پەرلەمانی کوردستان وەک دامەزاوە وەک نەک وەکو فراکسیۆن دامەزاوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو دامەزاوەی ئێساکەوە کاراکرایەوە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەرپرسیارن لەوەی کە لەگەڵ حکوومەتی ناوەند لە گفتوگۆ دابن و میکانیزمی گونجاو و کاریگەر بۆ چارەسەری کێشەکانی کەرگوو بکرنە بەر و لە هەمان کاتدا بەرپرسیارەتی گرنگتر گەورەتر دەکەوێتە سەر نوێنەرانی کورد لە بەغدا بە تایبەتی ئەوانەی کە پۆستی باڵیان هەیە، سەرۆکی کۆمار، جێگیری سەرۆکی ئەنجومەنی نەرانی عێراق، ئەوانەی کە لە ئەنجومەنی وەزیران پۆستیان پێش پێدراوە کە سەرۆکی وەزیرانی عێراق ئەرکەکانی بە سێ وەزیر سپاردووە، یعنی وەکو سێ جێگیری هەبێ و فراکسیۆنەکانی کوردیش لە بەغدا. ئەرکیمان هەمومان بەڕاستی ئەوەیە کە ئێمە ئەم بارودۆخەی کە ئێستا لە کەرکووک سەپێنراوە و لە ئارادا هەیە قبول نەکەین. هەر لە بەدرێژایی ینی مێژووی عێراقی نوێ ینی مەبزم 2003 بەدواوە ئەم پێم وایە بەرپرسانی کورد و بە تایبەتیش بەڕوونتر بێڵن بەرپرسانی پارتی یەکێتی، چونکە ئەوانە بەڕاستی مامەڵەی حزبیان کردو لەگەڵ بەغدا و مامەڵەیەکی تەندروست و ڕێکوپێک بە ناوی کردەوە وەکو هەیئەتێکی مفاوەزات دانوستان و وەرگرتنی مافی کرد و چەسپانی مافەکانی کورد و جێبەجێبوونی و جێبەجێکردنی ئەو یاسا و مادانێک کە پەیوەندیان بە مافەکانی کوردی بە تایبەتی لە ناوچە دابڕێنراوەکان کەم تەرخەم بوونە، بەڵکو شەڕی حزبیان بووە، شەڕ لەسەر پۆست و پلەی حزبی بووە، شەڕ لەسەر بەرژەوەندەکانی حزبی بووە. ئەم بۆ مەبەستا بەبیر هەموو لایەکی دێنمەوە لە سەرەتای دەست بەکاربوومان لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەم کێشەی قسە کرا گفتوگۆ کرا لەگەڵ بەغدا بۆ کێشەی کورد بەگشتی لەگەڵ عێراق. ئەو کاتم پێشنیارێکم کرد لە ئەنجومەنی وەزیران، پێشنیارێک ئەو بکە گوتم با ئێمە بین هەیئەتێک لیژنەیەک پێک بێنین لە بەتایبەتی ئەوانێک کە ئێستا بەشدارن لە حکوومەت ئەم پێنج پێکاتەیە کە حکوومەتی بنکە فراوانی پێکەیناوە و لە پەرلەمانی کوردستان نوێنەری پەرلەمانی کوردستان بە داوا بکەین چیان پێ باشە و پاشان نوێنەری حیزبەکان و کۆمەڵی خەڵکی پسپۆر لە بوارە جیاجیەکان. ئەمە هەیئەتێک بێ، من ناڵمە هەیەتە 20 کەسە 30 کەس هەموو بچێ بە مفاوەزات، نە ئەمان نوێنەراتێک دروست دەکەن بە ناوی کوردەوە مفاوەزە لەگەڵ حکوومەتی عێراقی دەکەن دەربارەی مادەی 140 دەربارەی کێشەی پێشمەرگە، دەربارەی نەوت و گاز، دەربارەی مافە یاسایی دەستوریەکانی کورد لە دەستوری عێراقدا لە یاساکانی عێراقدا پەسەندیش کرا بوو بە بڕیاریش، بەڵام دواتر بەڕاستی بڕیارە جێبەجێ نەکرا. حزب لە پشتەوە کە بەرژەوەندەکانی بەم شێوەیە تەحقیق نابێ، نەحەتا بە بیر من گوتم کاکە بابین با ڕێکەوتنەکە یا با بڕیارەکە بەم شێوەی بێ. ئەم هەیئەتە بەیانی ئەگەر لەگەڵ عێراق تێشیدا بوو بە هەر ئاڵۆز لەگەڵ عێراق ئێمە هەموو لە پشت ئەم هەیئەتە دەبین و هەموو کورد بە لەگەڵ عێراق نێوانی تێک بچێ و هەمومان بە نێوانمان ئاڵۆز بێ. ئەگەر ئەم هەیەتە گەیشت بە ڕێکەوتنی لەگەڵ عێراق ئێمە بە هەموو لایەکمان پشتگیری ئەم نوێنەرانی خۆمان بکەین و ئێمەش ئەم ڕێکەوتنە پەسەند بکەین و خاڵ بە خاڵ ڕێکەوتنەکە کە دەکەوێت هەرێمی کوردستان جێبەجێ بکەین. ئەمە لە بەرژەوەندی حیزبە بەرژەوەند خواز و بەرژەوەند تەسکەکانی هەرێمی کوردستان نەبوو، بۆیە لە پشتی ئەنجومەنی وەزیرانەوە پێدەچێ ئیعاز هات بێ بڕیار هات وەکو چۆن بۆ شتەکانی تر حزب بڕیار دەنێرێ و بڕیار دەردەکا بۆ پەرلەمان بۆ حکوومەت بۆ ئەمەش بە هەمان شێوە بەڕاستی جێبەجێ نەبوو. بەس لەسەر ئەوەی کەرکووک ینی پێ دوایە دەبێت کە بەڕێزووتە دامەزراوەکان بۆن دەبێت ڕۆڵی پەرلەمان چی بێ بۆ دۆخی کەرکووک کە لە کاتێکە مەسەلەن نزیکەی 2 ساڵ بەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر لە زانی خاک تێپەڕ دەبێت، یعنی دەبێت دوای بۆچی چارەسەرێکیش نەدۆزراوەتەوە دوای ئەو ماوەیە مەسەلەن ئێستا تەنان لەسەر پارێزگارێکیش بۆ کەرکووک و
ناوچەدا بڕێنراوەکان ناگەن بەڕێکەوتنی یەکێتی و پارتی. با من عرضی جەناب دکەم کاک حەکیمەوە لە ڕێگەی بەڕێز و کەناڵە بەڕێزەکەشتان بۆ هەموو بینەرانی بیسەرانیش. هۆکاری ئەوە چێ کەرکووک بەم ڕۆژە گەیشتووە. ینی بەر لەوەی کە باسیکەین ئەرچی ئێمە وەکو موسسەسەی پەرلەمان یا وەکو حیزبێژ ئێمە کۆمەڵی ئیسلامی. پێم وایە ئەو ململانەیە حیزبیەی کە لە کەرکووک کراوە ئەو دوو ئیدارەی کە لە کەرکووک هەیە و لە هەرێمی کوردستانیش هەیە و ئەو بەرژەوەندێت تەسکی حیزبیەی کە زاڵە بەسەر حیزبەکان و بە تایبەتی پارتی و یەکێتی کە دەسەڵاتدار بوون لە کەرکووک دوو پۆلیس دوو ئاسایش دوو ئیدارە دوو هەموو شتێک ئەمە بەڕاستی یەکەم خاڵ بوو کە دۆخی کەرکووکی بەم ڕۆژە گەیاندووە و پاشان مامەڵەیەکی ناتەندروست و مامەڵەی نایاسایی و مامەڵەی نائاسایی کردن لەگەڵ پێکاتەکانی کەرکووک بە شێوەیەکی دروست کە مامەڵان لەگەڵ نەکراوە یا مامەڵەی جیاوازیان لەگەڵ کراوە لەلایەن ئەم دوو حیزبەوە لە کەرکووک ئەمەش هۆکارێکی تری سەرەکی بووە کە بارودۆخی کەرکووشی بەم شێوە گەیاندووە و پاشان ئێمە بەڕاستی ینی هەرێمی کوردستان با بڵێم دروستتر بڵێم پارتی و یەکێتی کە دەسەڵاتدار بوون لە کەرکووک نەیانتوانین نمونەیەکی جوانی پێکەوەژیانی ئاشتیانەی پێکاتەکانی کەرکووک بە تورکمانەوە بە پێکاتەکانی تری وەکو مەسیحیەوە بە کوردەوە بە عەرەبەوە نەتوانراوە نمونەیەکی جوان پێشکەش بکرێ مامەڵەیەکی جوان لەگەڵ ئەم خەڵکە بکرێت کە ئاوەتەخواز بن کە ئەگەر بەیانی سبەینی مادەی 130 جێبەجێ بکرێ ئەمە بەڕاستی هۆکار ئێمە ئێستا توش ئەم قەیرانە نەبووین جا سەروی ئەمەشەوە دوای ئەو ڕیفراندۆمێک کە کراو کە کەرکووکیش و ناوسەس دابەزێنراوەکەش هەمووی لەدەستدرا بەنی بەشێکی کوردستانیشی پێوە لەدەست چوو دوای ئەمە ئێستا بۆ پارێزگاری کەرکووک کە حکومەتی ناوەند بە پێکاتەکانی و سەلماندویان کە پارێزگاری کەرکووک کورد بێ باشە ینی ئەم پارتی یەکێتی 4 ساڵی کە لە داهاتوودا چ بە خەڵک دەڵێن کە نەتوانراوە لەسەر کەسێکی ڕێکم بە کورد بێ خزمەتی کورد و خزمەتی پێکاتەکانی کەش عەرەب و تورکمان و ئانش بکە ینی ئایا چێ بەرپرسیارە لەم دۆخانە چێم باردۆخی دروست کردووە چ پەیوەندیشی بە ئێمەوە هەیە تەنها پەیوەندی بە ئێمە وەکو هاوڵات وەکو کورد وەکو پێکاتەیەکیش کە لە کەرکووکیشین و لە پەرلەمانین لە هەرێمی کوردستان وە ئێمە پێگەی خۆمانمان هەیە پێگەی سیاسیمان هەیە و پێگەی جەماوەریمان هەیە بەڵێ بەرپرسیاری لەمڕۆوە و فەرموون ئێمە لە پێشەنگی لەم خەزیێدا دەست ئێستا پەرلەمان بۆ نمونە کە بەڕێز سەرۆکی فراکسیۆنیشی دەبێت چی بکات بەرامبەر بۆ نمونە ئەو تاعریب و سوستانی دەغڵدانی جوتیارانیش لەو ناوچانە بەڵێ ئێمە وەکو پەرلەمانم پێم وایە تەمەکاتی خۆش وەفدێکی هەم سەرۆکایەتی پەرلەمانی عێراق بوو ئەم وەفدێکی پەرلەمانتارەکانی فراکسیۆنەکانیش لەگەڵ بوو هێندێکیان هاتنە لامان ئێمە یەکێک لەو خاڵانە کە باسمان کرد ئەو بفەرمووتمان کاکە با هەماهەنگێکی پتە و لە نێوان ئێمە و وەکو پەرلەمانی کوردستان لەگەڵ ئەنجومەنی نوێرانی عێراق و بە تایبەتیش فراکسیۆنە کوردیەکانی عێراق با هەبێ بۆ ئەم کێشە و ئەو گرفتانەی کە پەیوەندیان بە کوردەوە هەیە بەگشتی کە ئەو کات لەم ڕێگایەوە دەکرێت ئێمە وەکو پەرلەمانی کوردستان دەور و ڕۆلی خۆمان ببینین بۆ چارەسەرکردنی ئەم کێشانەی کە بە تایبەت ڕاستە حەقەتەن ینی هاوڵاتیانی کەرکووک بە دۆخێکی زۆر نائاساییدا تێدەپەڕن ینی حکومەتی عێراقی من با باسی ئەوانش بکەم تەمەنێ حکومەتی عێراقی حاڵەتی نائاسایی تا ئێستا لەسەر کەرکووک هەڵنەگرتووە و حکمی عسکەرتاریەتە لە کەرکووک و لە هەمان کاتدا بە تەعریبکردن ئێستا لە کەرکووک و لە دەوروبەری هەربەر دەوامە ینی دەڵێ سەردەمی ڕژێمی بەعسە ینی حکومەتی عێراقی ینی کەم تەرخەم نییە لە خۆمان کەمە کاتی خۆی ئەمە زەمان بۆ دۆخی گەیاندووە ئەو حکومەتی عێراقی کاکە بە حساب ینی حکومەتی هەموو لایەکە حکومەتی اتحادیە باش بۆ دەبێ مامەڵەی ینی مامەڵەی ڕەگەز پەرستانە بێ بۆ دەبێ مەسەن خەڵکێکی تەشجیع بکات کە بچێت مەسەن دەغڵودانی بێن زووتاری فەقیر و هەژاری کورد بسووتێنێ ینی بۆ ئەو حاڵەت نائاساییە ینی کۆتایی پێنەیە بۆ ئەم پێم وایە باسم کرد ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەمە لەو ڕۆ ئەرکمانە و لە هەمان کاتدا پەرلەمانی کوردستان ئەرکێکی ئەم حکومەتی هەرێمی کوردستانە بەڕاستی
ئاگادار بکاتەوە و ڕای بسپێرێ بۆی کە ڕۆڵ و دەوری هەبێت لە باش. چارەسەرکردنی بەس کێشەکان ناوڕۆکی- لەگەڵ حکوومەتی ناوەند و بە تایبەتیش سەبارەت بە کەرکووک و ناوڕۆکی و ناسودار نامە ڕێنراوەکان. حزبەکان کە بۆ بەڕێزدات و تەناوە داوا دەکەن پەرلەمان سەردانی بکە یاخود دانیشتنیش بکە. باسی و دەکات کە ئەوان داوایان کردو کە ئێمە سەردانێکی کەرکووک بکەین لە نزیکەوە ئێمە لەگەڵ حیزب لایەنەکان دابنیشین و ئەم بارودۆخ و ڕەوشە ئەوێ تاوتێ بکەین و دیارە حتمما ئەو کاتەی ڕەنگە بە کۆمەڵێک پێشنیار و ڕاستپاردە و شت بگەڕێنەوە بێگومان ئێمە ئەو کاتی دەبێ لە پەرلەمانی کوردستان تاوتێ و پێشنیار و سەرنجانی ئەوان دەکەین کە لەوێ دەخرێنە ڕوو. زۆر باش تەوەرێکی تر سەبارەت بە کۆمەڵی ئیسلامی و سەبارەت بە نزیکبوونەوەی کۆنگرەی کۆمەڵی ئیسلامیش بەم زوانە کۆنگری کۆمەڵی ئیسلامی دەبەسترێت و بەنیازن چی بکەن ینی لە کۆنگرە؟ خۆم پێم وایە مەسلەی کات بۆ کۆنگرە بەستن بەڕای من یانی وەکو خۆم دێڵێ ئەو گرنگی نییە بەقەدەر ئەوەی کە کۆنگرە چی دەکا و بەقەدەر ئەوەی کە ئێمە چەند ئامانجەکانی کۆنگرە دەپێکین. ئێمە دەمانەیە بەڕاستی تەوانەکو بڕیاری سەرکردایەتی لەم ساڵدا ینی لە 2019 لە کاتێک کە ینی زەمینە ساز بوو و ئەو لیژنی ئامادەکاری و لیژنەکانی کە پەیوەندیدارن بە کۆنگرەوە دروست دەکەین و ئەرکەکانی خوانجی بەجێ دەکەن چونکە تو دقیق ئێستا بڵێم لە مانجی 2019 ئێمە کۆنگری خۆمان دەکەین ڕەنگە لیژنی ئامادەکاری کۆنگرە نتوانێت ئەرکەکانی خۆی تا ینی بۆ ئەو کاتە تا ئەو کاتە جێبەجێ بکە. گرنگ ئەوە ئێمە وەکو باسم کرد کۆمەڵێک ئامانجمان هەیە لەم کۆنگرەیەدا ئامانجەکان چین؟ بەڕای من شتانی کە دەتوانێت گۆڕانکاری بکەن بەڕای من ئامانجی یەکەمی کۆمەڵی ئیسلامی ئەوەیە کە وەکو هێزێکی بەرچاو لە هەرێمی کوردستان و خاوەنی جەماوەری تایبەتی خۆی و خاوەنی پێگەی سیاسی تایبەتی خۆی پێم وایە پێویست دەکات کە کۆمەڵی ئیسلامی کار و بەرنامە و تێڕوانینی خۆی بۆ کۆمەڵگا بۆ خەڵک فراوانتر بکە و گەورەتر بکە بۆ مانایە کە بتوانێت ینی زۆرترینی خەڵک و جەماوەری ئەم هەرێمی کوردستانە بەخۆ بگرێەوە سەرنجیان ڕاکێشێ بۆ کۆمەڵەکانی کە بۆ پرۆژەکانی کە پێی وایە لەو ڕۆ دروست بوو بۆ هەموو خەڵکە بەڵێ تێبینێک لەو ڕۆ دروست بوو کە مامۆستا پەیامێکی بڵاو کردەوە باسیەوە کردبووە گەر کۆسپولەم پەرتەنا پاشگیری ئیسلامی بێ لای دەبن ینی خەڵک پێیوا بوو لەسەر حسابی مەسەلەن پرۆژەی ئیسلامی ئێوە زیاتر دەکرێنەوە بەرامبەر بەلایەنەوەی ئەوای بۆ کرابوو دەی خۆ مامەساژ باسی کردەوە کاتیانی دەڵێ ئەگەر ینی پاشگیری ئیسلامی ڕێگر بێ کۆسب بێ خۆزاریوێ مەسەلەن ڕەنگە پاشگیری ئیسلامی کۆسپ و ڕێگر نەبێ بەقەدەرەوەی کە جۆری مامەڵەکردنی کۆمەڵی ئیسلامی سیاسەتی کۆمەڵی ئیسلامی چ پەیوەندی بە ناوخۆی هەرێمی کوردستانەوە بچ پەیوەندی بە عێراقەوە بچ پەیوەندی بە وڵاتانی ئیقلیمیەوە هەبێ و جۆری مامەڵی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ پێکاتە و خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان چۆنە یعنی ناو بە هەر شتێک بێ بەڵام ئایا تۆ مامەڵەیەکی دروست لە ڕووی سیاسیەوە لە هەرێمی کوردستان ئەنجام دەدەی یان نا ئایا تۆ دەتوانی مامەڵەیەکی کراوەیی لەگەڵ هاوڵاتیان هەرێمی کوردستان بە هەم پێکاتەکانیەوە موسڵمان و غیری موسڵمان دەتوانی وای لێ بکەی کە کۆمەڵی ئیسلامی خاوەن پرۆژەیەکە کە خۆشبەختی و ڕەفاهیەت و داد و ئازادی بۆ ئەوانیش دەوێ و ئەوانیش هەموو ئەو مافانیان هەیە کە ئەمنێکی ینی کۆمەڵی ئیسلامی هەمە کاتێک کۆمەڵی ئیسلامی دەسەڵاتی هەبێ ئەمە مەبەستم چی لێ دەکات حەشم دەمەوێت بڵێم ینی نا مەسەلەکە هەر ئەوە نیە ناوی ئیسلامی مەبەستە مەسەلەکەوەیە کە ناوەڕۆکی ئێمە و پرۆژەی ئێمە و ئامانجەکانی ئێمە ئەم پێم وایە یەکەمیان کرانەوەی زیاتر لەم ڕوانەوە تەبان کۆکرانەوەش مانێ ئەوە نییە مانەوە نیە ئینسان بتوێتەوە ینی بەشێک لەوانەیە خەڵکی ئیسلامی ڕەنگە کۆمەڵی ئیسلامی کەمتر ئەندامانی کادیرانی خەڵکی ئیسلامی واتی دەگەن ئێستا تۆگەی دەڵێ کرانەوە ینی توانەوە کە دەڵێ کرانەوە ینی شلبوونەوەی پابەندی ینی یا پابەندی بە دروشم و بە بنەما نەگۆڕ و گرنگ و گەورەکانی ئیسلامەتی موسڵمانەتی بابەتێکە هیچ ئەمە ڕێی نەگرتو ئەسڵەن ئەم پێم وایە موسڵمان تا موسڵمانی چاکتر بێ و دڵسۆزتر بێ و خەمخۆرتر بێ و ڕاستتر بێ ساختر بێ بڕوا بکە کرانەوە و دڵسۆزی و خەمخۆری بۆ خەڵک و جەماوەر و وڵاتی خۆی زۆر زیاتر دەبێ ئەوە موسڵمانێکی
پێنەگەیشت و تێنەگەیشتووە کە پێی وایە خزمەت دەبێت بەس بە خەڵکی مسلمان بکرێ ئەو مسلمانی کە تێگەیشت بێ لە قورئان و لەناو کاری ئیسلامیدا پێگەیشت بێ و گەشەی کرد بێ پێی وایە ئەم پەیامەی خوای تاعالا بۆ هەموو خەڵکە نەکەر ئەم خەڵکی ئێستا لەم سەر ئەو خاکە ئێمە کە بەیەکەوە دەژین بۆ هەمووی خەڵکی سەر ڕووی زەویە ئەگەر باوەشی پێدا بکەن و ئەگەر قبولی بکەن و ئەگەر قبولیش نەکەن وەکو قەناعەت پێهێنان بڕوا پێهێنان بەڵام پێیان خۆش بە لە مواقعەدا کاری پێ بکرێ پێش ئەوە خۆشبەختی و مایە سەرفرازی ئەوانە لە ژێر چەتر و سێبەری کۆمەڵگەیەکی مسلماندا مەبەستم ئەوەیە ئێمە ئاوا تێگەیشتین ئەمە مانای ئەوە نییانی ئینسان خاو بێتەوە مسلمانەکەی لە دەست بدا و جا پێی وابێ و عەقیدەی خەلەلی کەوتۆ تێ و پێویستی بۆ یەکە مراجعە عەقیدەی خۆی بکاتەوە و نا پێم وایە عەقیدەی دامەزرا و مسلمانەتی چاک بەخوا خەڵکی مسلمانی باش و ڕێک و پێک و عەقیدە بتە و بە خەڵکترە باشترە لە هەموو ڕێکەوە لە هەر کەسێکی تر بۆ خەڵک و کۆمەلگاکەی خۆی ئینجا پاشان ئێمە پێم وایە پێویستمان بۆ دەبێت کە ئەم کۆنگرەیە وێزگەیەکی هەنی هەر پەیوەندی بۆ خاڵە پێشوو هەیە وێزگەیەکی بەو تعبیرە بڵێم پێدا چوونەوە و تۆکمەکردنی برایەتی تەباییمان بێ تەبایی نۆست ناوخۆی کۆمەڵی ئیسلامی ئابەڵی بێگومان ناوخۆی کۆمەڵی ئیسلامی مەباید مەش کۆمەڵێکی ئیسلامین و حیزبێکین کەمە کوڕیمان هەیە ڕەنگە لە هێندێ وێزگەدا بەرامبەر بە یەکتر کەم لەتف بوو بین و ڕەنگە تەباییمان وەک پێویست نەبوو بێ و ڕەنگە برایەتیمان وەک پێویست نەبوو بێ زۆر ئاسایی خۆ بەکراوەی با خەڵک بیزانێ و بیبیستیانی خۆمەش مرۆڤین بەزەمە دەکرێت بەڕاستی کاتێک کە هەست بە کەم کوڕەکانمان بکەین و هەست بە کەمی تەبایی بکەین هەم هەست بە کەمی برایەتی بکەین پێویستمان بەوە دەبێت بین بەڕاستی ئەم برایەتی تەباییە تۆکمە بکەینەوە چۆکە باسم کرد ئەم پرۆژێک کە باسی دەکەین ئەم پرۆژە فراوانە ئەم پرۆژە گەورەیە کە بیکەین ئیە بە هەموو خەڵکو وەوە باشە کار حەچیم ئەنی چ پێچەوانەی شەریعەت و ئیسلامە چ پێچەوانەی عەقیدەیە کە زۆرترین خەڵکی ئەم کۆمەڵگایە دڵی خۆش بێ بە پرۆژەکانی تو لەمن لەتر باشتر قەناعەتی پێوی باوەشی پێدا بکە ئاسن لەم سەرکەوتنە گەورەتر هەیە ینی من ئەگەر خۆشی نەبیێرم جوان ینی بەس خەڵک هەر گوتێتی ئەمە کاتی لە وەزارەتی خۆمان برایانی کەمان کابرەمان و کام محەممەد لە شوێنەکانی خۆیان کاکە غەیری موسڵمان هاتووە ینی دڵی بەکارەکانی تو خۆش بووە و دەنگیشی پێداوی لە هەڵبژاردنەکانی ڕابردوو بۆ زانیاری خەڵکی بەڵێ غەیری موسڵمان یەزیدی و مەسیحیش باشە ینی ئەمە بۆ کۆمەڵی ئیسلامی دەستکەوت و سەروەتێکی گەورە نیە لەم قۆناغی کە تازەمە پێدەگەین لە هێندێ ڕۆوە خەڵک قەناعەتەوە بێ ئەم پرۆژەیە بە کەڵک بابایەکی مەسیحیش و یەزیدێکیش دێ کە بڕواشی بە ئیسلام و بە مسلمانەتێکی تو نییە بۆم پێم وایە بۆ ئەوەی ئەم پرۆژە گەورەیە بە ئامانج و بە شوێنی خۆی بگەین بەڕاستی پێویستمان بە تۆکمەکردنی ڕێزەکانی خۆمان زیاتر هەیە بە زیاتر پێویستمان بە خودکردنەوەی ئیخلاس و برایەتی سەرکردە کۆنەکانیش دەکەن ئەوە ڕۆڵیان هەبووە لە ڕابوونی ئیسلامی سوود لە پرۆژەکانی ئەوانیش وەربگیرێت دەبێ وابێ ئەمە کە قۆناغی سێمە بەڕای من بەردەوەکەم سیناوردەکارەکانی پەیڕەو کە چ ئەرکێکی هەیە کۆنگرە قۆناغی سێمەوەبی بەڕاستی پێویستی بە ئاشتەوایی و مساڵحەیەکێ لەگەڵ هێندەی خەڵکی نیگەرانی خۆی هەر خۆی بە کۆمەڵ دەزانێت بە هەر شێوە لە شێوەکان بوو بێ خۆی بە کۆمەڵ دەزانێت بەڵام ڕەنگە گلەیەکی لە من بوو بێیانی ڕەنگە گلەی لە سیاسەتێکی کۆمەڵی ئیسلامی هەبوو بێ ڕەنگە گلەی لە مامەڵەی ئۆرگانێکی خۆمان هەبێن پێم وایە ئەوانەی کە دڵسۆز و خەمخۆری کۆمەڵی ئیسلامین بە هەر عنوانێکن ئێستا بەڕای من یعنی ئێستا هەیە ڕەنگە لە دەروی بازنەی کۆمەڵی ئیسلامیش بێ بەزە من بینی کە بیستومە و کە بینیمە ئێستاش ینی ڕەنگە لە من دڵسۆزتر و خەمخۆرتر بێ ینی بۆ کۆمەڵی ئیسلامی ئێستاش پێشنیاری زۆر دڵسۆزانە و زۆر باش دەکات بۆ کۆمەڵی ئیسلامی ئەمن پێم وایە ئەمانە قەمن دوو بازنە دەبێ بەڕاستی دوای دێتە پێشەوە ئەمانە ئەوەی کە خەمخۆرە دڵسۆزە خۆی بە خەمخۆر دەزانێ پێم وایە ئێمە باشتر لەو وە مامەڵەمان هەسوکەمان لەگەڵ ئەم زۆرە کەسان دەبێ وا بێ ئێمەش بە خاوەنیان بزانین ئەم پرۆژەیە کار حەچیم با من ئەوە بۆ هەموو لاڕوونکەمەوە پرۆژێک کۆمەڵی ئیسلامی کە ئێستا لەخوا بەزاد خەڵکێک دڵی پێخۆشە خەڵکێک ستایشی کۆمەڵی ئیسلامی هەڵوێستەکانی و سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی دەکا ئەمە ئەم شانازیەکە خوا بکە ئیشاڵڵا شانازی بخوا قبولی کردبێ بەجێی خۆی بێ ئەمە تەنها
ئەوانەیە کە ئێستا ئێمە ئەم 4 ساڵیان 8 ساڵیان لە 2001 کە کۆمەڵی ئیسلامی ڕاگەیاندووە تەنها ئەو کۆمەڵە خەڵکەی نییە کاکە ئەمە وەکو ئێستا لە پێشتر لە پەیام بین باسی مامۆستا شێخ محەممەدی بوو هەزار ڕەحمەتی لێ بێ یاخۆ خوا بەرەزی عالیکە لە بەهەشتی خۆی کاکە ئەوانە کۆمەڵە خەڵکێک جارێک لە ساڵانی زۆویان لە هەفتاکانەوە لە کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکانەوە بردی بناغبوون بۆ ئەم کاروانەی ئێستا ئەم پرۆژە ئێستا کاکە دواتر خەباتی چەکداری دەستی پێکردووە چەند ساڵێک لە شاخ تا ڕاپەڕی خەڵک دەزانی بە چ لە مەرگی و چ بارودۆخێکی سەختدا تێپەروی لەو قوناغەنە ڕابردوو دەزانی ئێمە ینی لەو شەڕانی ڕوبەڕووبوونەوەی بەعس و هێندە شەڕی ناخۆشکە بە ملمان داهات دەزانی بنەماڵەمان هەیە کاکە نەک شەهیدێکیە 3 شەهیدی هەیە زە ئەم بنەماڵە کە 3 شەهیدی هەیە ئەگە گلەیەکی لە من کرد ئەگە حتا جنێوێکیشی دا ینی حەقی نییە و ئەو کەسە مافی نییە و خاوەنی کۆمەڵی ئیسلامی نییە ئایا ئەوانەی کە لە قوناغ جیاجیەکاندا لە قوناغ سەختەکاندا چاوای سەکردایەتی بۆ کە قوناغی زۆر سەختمان بەسەر هات وڵاتی کۆمەڵی ئیسلامی کەوادری کۆمەڵی ئیسلامی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی ئەگە دەنگێکیشی دابێ بە قەدەرە خۆی خاوەنی کۆمەڵی ئیسلامی ئێمە چۆن وا بکەین لەم وێزگەیەماندا ئەوانە بە خاوەن بزانینەوە ئەگەر یەکێک نیگەرانی هەبێ ئەگەر یەکێک بەڕاستی لێمان عاجز بێت جاری واشەیە خۆ دەبینی نیگەرانەکەن ڕەنگە ناحەق بێ گلەیەکەی ڕەنگە دەزی خۆش نبێ بەڵام خۆ پێویست دەکا دەنزیکەوە بۆ ڕوونکەینەوە تێ بگەین کە کاکەوەرە پێش هەموو کەزە تو خاوەنی ئەم خەزێ بەڵام ئەم گلێت لەزی خۆی نییە بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگرێم و لای بەڕێز و باسی ئەو سەدانەشتان دەکەین کە بۆ دەرەوە ئەنجامتان داوە بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێن وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بۆنێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین هێمای سەرکەوتن کارگەی شربەتی خالقی گیراوەی خالقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خالقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خالقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیسەکە. کارگەی شربەتی خالقی. حەزەکەی ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە؟ ئاسانە بەکڕینی کارتێکی 20,000 دیناری لە چاڤیلان ناوت دەچێتە تیرۆپشکی دەرچوونی ئۆتۆمبیلێکی تۆیۆتای 2019 0 کیلۆمەتر. ئاگادار بن ئەو 20,000 دینارەتان نافەوتێت چونکە ئێوە دەتوانن هەر کاتێک پێتان خۆش بێت بای ئەو 20,000 دینارە هەر یاری و چالاکیەکی چاڤیلانتان ئارەزوو لێبێت بەکاری بهێنن بۆ خۆتان یاخود بۆ منداڵەکانتان بە یەک جار سەردانکردنی چاڤیلان. یەک جار سەردانی چاڤیلان بکە و کارتێک کڕە ئەوە ناوت دەچێتە تیرۆپشکەکە بۆ ئەوەی ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە. ڕۆژی تیرۆپشک دەتوانیت خۆت ئامادە بیت یاخود ڕاستەوخۆ لە میدیاکانەوە بینەری بیت کاتێک ژمارەی کارتی دەرچوو هەڵدەبژێردرێت. هەر ئێستا وەرە و لە 15 تا 15 ماوەی یەک مانگت هەیە بۆ ئەوەی سەردانی چاڤیلاندەکەی سلێمانی بکەیت و چانست هەبێت بۆ وەرگرتنی ئۆتۆمبیلێکی تۆیۆتای مۆدێل 2019. هەر ئێستا سەردانی چاڤیلان بکە لە شاری سلێمانی هەم کاتێکی خۆش لە هەوایەکی سروشتی و فێنک بەسەر بەرە و هەمیش ناوی خۆت خەرە تیرۆپشکەکە تا ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە. چاڤیلان گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێد و دڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە.
دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەرز کاکسەر سوپاسدەنگی قسەکانتان کورتکردنەوە گەشتێک مابێ لەسەر کۆنگرە و گۆڕانکاری ئەگەر نابچینە سەر ئەو سەردانی کە بەڕێستان بۆ دەرەوە ئەنجامتانداوە ئامانج لەم سەردانانە چی بوو؟ بەڵێ وڵا کۆنگرە ینی پێم وایە قسە و باسی زۆر هەڵدەگرێت بۆ دیارە ئێمە کۆبوونەوەی ئەنجومەنی سیاسیمان هەیە لەو بارەوە زیاتر کە کۆبوونەوەی تریش کراوە تەبان کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتیمان هەیە هەر لەو بارەوە تەبان گفتوگۆی چڕوپڕ و ینی ڕاگۆڕنەوەی زیاتر دەکرێەوە لەگەڵ کادیران دواتر بەڵام پێم وایە ئەوە ینی تەوەرە سەرچیەکان بوون کە باسەبار بووی کە قۆڕخکاری هەیە لە ناو کۆمەڵ چ لە ڕووی مادی چ لە ڕووی بریاردانەوە دەمێ و پرسیارەش لێ بکەم چ لە ڕووی بڕیاردانەوە چ لە ڕووی مادیشەوە وەڵاهی ئێمە بڕیار بە میکانیزم خۆی دەدرێت حەچی میکانیزمەکە چۆنە بڵین میکانیزمی ئێمە لە هەموو ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی لە هەموو ئەساساتی کۆمەڵی ئیسلامی بڕیار بە زۆری نییە بە دەنگدان یەکلا دەکرێت بە دەنگدانی زۆری ئەگەر کەوتە سەر دەنگدان بە دەنگدانی زۆری نییە و هەر کاتێکیش دەنگدان کرابێ زۆر زاری جووا هەیە ینی کومە لە خەڵکی ڕەنگە ئارا و بۆچوونی زۆر بەهێزیشان پێبوو بێ بۆ نمونە دەڵێم ینی و جاری وا هەیە مەسەڵەن جەنابی مامۆستا سعدی باپیر کە ئەمیری کۆمەڵی ئیسلامیە بۆچوونێکی جیاوازی هەبووە بەس کە دەنگدان کراوە پێچەوانەی ئەو بۆچوونەی ئەو بڕیاردراوە هەمووشمان پێ و پابەند بووین ینی بەنسبەت قۆڕەکاری لە بڕیارداندا یعنی پێم وایە وەکو بڕیار ینی کاتێک کە هاتە سەرەوە پاش تاوتوێکردن جابا یەک شتێ مەسەلێرەدا لەوانەیە بڵێ مەسەلەن بۆ نمونە عەبدولستار ڕێی خۆی فەرز دەکا و هەر دەیهێنێ و دەیبەهەتا دەیسلمێنێ و دەیچەسپێنێ خۆ سەرکردایەتی مافی خۆتی قبولی نەکا مافی خۆیەتی زۆری نیە وەکو باسم کرد زۆرینە دەنجی پێ نەدا باش ئێوانە مەبەستم چییە مەبەستم ئەوەیە ینی کە مامۆستا عەلی باپیر بە نمونە دێنمەوە ینی خۆت و ئێمە ئەمیری کۆمەڵی ئیسلامیە و برا گەورەمانە و دەی خۆلەوت بەهێزتر نییە کە بۆچوونێکی دەبێ ڕەنگە نەیتوانێت بە قەنەعەت بەو خەڵکی بکە و سەری نەگرتووە لە ڕووی مادیەوە وەڵای جارێ بوو بۆ زانیاری تەبەن ینی کۆمەڵی ئیسلامی چەند ساڵێکە ینی لە ڕووی سەرچاوەی داراییەوە تەنها پشتی بەستۆ بە پارەی پەرلەمانتار و وەزیر و ئەنجومەنی پارێزگا و ڕەنگە خەڵکەشی خێرخوازیش لە کۆمەڵی ئیسلامیە ڕەنگە غەیرە کۆمەڵی ئیسلامیش ئەم پرۆژەی بەدڵ بوو بێ هاوکار بوو بێ غەیری و بەڕاستی کۆمەڵی ئیسلامی ینی خۆ نە لە وڵاتان پارێ وەرگرتووە و نە سەرچاوەی داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان و بودجەیەکە کە بۆ حیزبەکان کاتی خۆی لە پەرلەمانیش پەسەند کراوە بەڵام کاری پێ نەکراوە نەبووە ینی بەو بڕەپارە کەمێک کە کۆکراوەتەوە چەند مانگ جاری وا هەبوو ئۆرگانەکانی ئێمە بۆ زانیاری تەبەنانی بودجیان پێ نەدراوە نەکەر موچە نییە موچە هەر نییە ینی بودجەیەک کە لەوانەیە مەسەڵەن مەڵبەندێک تەسەوور کە گەورەترین مەڵبەندی کۆمەڵی ئیسلامی ڕەنگە ناکات 2 ملیۆن دینار بودجەیەتی حەز دەکەم خانەوادەی ینی ئەگەر تۆزێک ینی فراوان بێ مەسەڵەن تۆزێک دەست بڵاو بێ بە 2 ملیۆن دیناری با بەڕێ بچێ ینی کادیری مە حەز دەکەم بیزانی ینی بەرپرسی ئەنجومەنێک کە هەرچی ئەرچی قورسە لە هەڵبژاردنەکان لە جێبەجێکردنی بڕیارەکان لە کۆڕ و مناسەباتەکان دەکەوتە سەر بەرپرسی ئەنجومەن و کادیرانی ئەنجومەن بەخوا ڕەنگە زاری 100,000 پێدرابێ دەی ئەمە نەوەڵات پارە نەبووە زانانی پارە نەبوو تا قۆرق بکرێ و کات تا ئەوە بکرێ باش ئەگەر لەسەر سەردانەکەشت بەپوختی سەردانەکەتان بۆ دەرەوەی وڵات و وڵاتانی ئەوروپا وڵات سەردانەکەی مە لەسەر بانکێشتی مەڵبەندی هەندەرانی کۆمەڵی ئیسلامی لە بەریتانیا سەردانی بەریتانیام کرد تەبان بەڕاستی من لێرەوە سوپاسی بەرپرسی مەڵبەند و کارژێڕەکان و ئەندامان لە خوشکان لە بەرایان دەکەم کە حەقەتەن کاری ناوازایان کردو لە دەرەوە و خەڵکێکی باشیان کۆ کردوتەوە و
کاری کۆمەڵی ئیسلامی لە هەندەران بەتایبەتیش لە بەریتانی و لە وڵاتانی ئەو بەری ئەوروپاش کاری باشیان کردووە و بەرەوپێشچوونیشی باشیان بەخۆ بینیوە و بەتایبەتیش ئەو کەمپینەی کە ئەنجامیاندا ینی کۆکردنەوەی ئەو خانەوادانەی کە کۆمەڵی ئیسلامین دڵسۆزی کۆمەڵی ئیسلامین لە شوێنێدا کە بۆ ماوەی 2-3 ڕۆژ بۆ لێک تێگەیشتن بۆ گفتوگۆ دەربارەی زۆر بابەت کە پێویستیان پێ هەبووە وەکو مەڵبەندی هەندەران کارێکی زۆر گرنگ و گەورە بوون. من بەڕاستی لێرەوە دەستخۆشیان لێ دەکەم و مەکتەبی سیاسی بەڕاستی دەستخۆشی هەبوو و سوپاس و پێزانیمان بۆیان هەیە و هیوادارین کە ئینشاڵڵا کاریان بەرەو پێشتر و ناوازەتر و چاکتر بڕوە. و لەوێش بەڕاستی ئەمە وێڕای ئەمە لەگەڵ کۆمەڵێک بانخواز و مامەستا کۆبووینەوە کە ئەوانە هێندێکیان کۆمەڵی ئیسلامیش نین. ئامانجەکە چی بوو؟ ئەمە لەگەڵ خەڵکیش جێترمان بینیوە. ئامانجی ئێمە چیە کاک حەچیم لەم کۆبوونەوە و دیدارانە؟ ئامانجمان ئەوە بوو کە ئێمە بابێن پرۆژەیەکی فراوانترمان هەبێت لە کۆمەڵی ئیسلامیش. ئێمە نامەنێ ئەو خەڵک هەموو بێ بە کۆمەڵی ئیسلامی. واواش بیز ناکەینە بەڕاستی. سوسان هەیە کە مامەستایەکە لە مزگەوتێکی مەسەلەن کۆمەڵێک مامەستای کە کۆمەڵێک مزگەوتیان بەدەستەوە بوو لە بەریتانیا. ئێمە گوتمە کاک ئێمە بابێن فەرمونون ئێمە پرۆژی خۆمانمان هەیە. ئێمە بەرەو کۆنگرەشین تەبان. ینی دیدی ئێمە ئامانجی ئێمە تا ڕادەیەک استراتیژەتی ئێمە ناڵێم هەمووشی بەڵام تا ڕادەیەکی باش ڕوونە بێن وەرن ئەمە فراوان دەکەین ئەمە گەشە پێ بکەین با گەورەتری بکەین لە خزمەتتانداین بە پێشنیارتان بە ڕەخنەتان بە بۆچوونتان. ئەگەر نا ئێمە خۆ لە کۆتاییدا پرۆژەی ئیسلامی ینی کاری ئیسلامی زۆر فراوانە خۆ ئێوەش بەشێکن لە پرۆژە و کاری ئیسلامی فەرمونون ئێمە دەمانێ بە ئێوە کە لێرن ینی دەمانێت با کاکە هەماهەنگێکی باشمان هەبێ بۆ ئەوەی کە بۆ شتە گشتیەکان ئەو بابەتانێک کە ڕەهەندی ئیسلامەتیان هەیە بە گشتی ڕەهەندی نیشتیمانیان هەیە ڕەهەندی نەتەوەییان هەیە کە پەیوەندی بە هەموو لامانەوە هەیە ئێمە چۆن بەیەکەوە هەماهەنگ بین چۆن ینی بۆچوونێکی هاوبەش دروستکەین و بگەین بە پرۆژەیەکی هاوبەش بتوانین بە هەموو لامان خزمەتێکی باشتر بکەین. بۆ ئەمە بەسە بەڕاستی گفتوگۆی باشمان کرد و ئەوانیش یەکەم زۆر دڵخۆش بوون بە کۆمەڵی ئیسلامی بە هەڵوێستەکانی بە سیاسەتی تا ڕادەیەکی باش و هەڵبەت ڕەخنەشیان بوو و ڕەخنەکانیشان هیچیان بەجێ بوو و من لێشم قبولکردن و لەگەڵ مەکتەبی سیاسیش هەندێکمان تاوتوێ کرد کە ماوە ڕەنگە دیداری کەس بێتەوە لە داهاتوودا. زۆر باشە. کاتمان کەمەوە دەمەوێت تەورێکی تر دەسەبارەت بە ڕۆڵی پەرلەمان حەشم تەورەکان یانی هیچیان تاو نەبوون دەزانی وڵا کاتەکەمان کەماوە ببوورە سەبارەت بە پەرلەمان بەڕێز سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵیشی زۆر سەرەسەر ڕۆڵی پەرلەمان دەکرێت ئێستا پێ دوات بێت چ ڕۆڵێک ببین بەتایبەت لە مەسەلەی موچەی فەرمانبەرانە دۆسینەوتە کە ئێستا مەسەلەن موچە وەکو پێویست سەرڕایەوەش کە مەسەلەن پاشەکەوت نییە موچە شار مەسەلەن وەکو پێویست نییە لە کوردستان. وەڵاهی ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی لەو قۆناغی ڕابردووماندا وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئێمە پێم وایە بە ئەرشی خۆمان هەڵسای لە چڕوانگێکەوە لەو سەبارەت بەو پێشاتانی ئاتە پێشەوە مەسەلەن ئەو یاسای سەرۆکایەتی هەرێم مەسەلەی سەرۆکی هەرێم مەسەلەی کۆمەڵی بابەت کە هاتە پێشەوە هەربژاردنی سەرۆکایەتی پەرلەمان ئێمە تێڕوانینی خۆمان و سیاسەتی خۆمان بۆ ڕای گشتی ڕوون کردەوە پێم وایە سیاسەتێکی تەندروست بووە و سیاسەتێکی مام ناوەند بووە و هاوسەنگ بووە لە هەرێمی کوردستان. ئەمە یەک دوو بەنسبەت موچەی خەڵکو و مەسەلەن ئەو کێشانێکی لەمەودا ئێستا یا ئێستا لە ئارادا هێتەوە بۆ زانیاری کاک حەشیم ئەم حکوومەتی تا ئێستا هەیە کابینی هەشتم ئێستا کار بەڕێکەرە و ئەوە خەریکن حکوومەتی کابینی نوێ هەم دروستکەن لە بەرامبەر پەرلەمانی کوردستانی ئێستا بەرپرسیار نییە کە خولی پێنج لەبەرەوەی متمانەی پێنەداوە لەبەرەوەی متمانەی پێنەداوە ینی بەرامبەر بە خولی ڕابردوو بەرپرسیار بووە کە ئەویش نەماوە بۆیە لەگەڵ سوێند خواردنی یاسایی سەرۆکی حکوومەت و وەزیرەکانی کابینی نوێمێ حکوومەت هەرێمی کوردستان ئەو کاتەی ئەم پەرلەمانە ئینجا دەکەوێتە خۆی لەم ڕۆوە تەمەدەنە من ناڵم هەربێ ئەرکا لەم ڕۆوە بۆ محاسبەکردنی سەرۆکی حکوومەت بۆ محاسبەکردنی وەزیرەکانی کابینەی نوێمی هەرێمی کوردستان و بە دوواداچوونی کاروبارەکانیان و بانکێشتکردنیان بۆ لێپرسینەوە بێ بۆ ئیستیجواب بێ لە پرساندن بێ لە پەرلەمانی کوردستان. بەزرخنا هەبوو لە سەرەوەی کە پەرلەمان تقریبا 8 مانگە
شتێکی ئەوتوو بۆ نمونە بۆ موچە نەکردووە ئێوەش مەسەلەن وەکو 4 فراکسیۆن پێشتر پرۆژێکتاندا و بە پەرلەمان لەسەر مەسلەی پاشەکەوت و چاکسازی بەڵە لەسەر پاشەکەوت و لەسەر چاکسازی ئەوانەش چاکسازی پرۆژێکی خانەنشیندا بەڵە پرۆژێکی ئەوتو تا ئەمە پرۆژەیە ئەو پرۆژەی دیارە وەکو من تەمەن ئاگادارم و بەدواداچوونیشمان کرد و تەمەنانی حەقەتەن ئەم پرۆژەیە خۆی سەرەتا لە فراکسیۆنی کۆمەڵ لە خوری چوارم تەبان ئەنی خوشکبرانمان لە خوری چوارم مامەستە مڕوان و ئەو خوشکبرانی کە دەگەڵیدا بوو لەوێەوە بەڕاستی سەرچاوی گرتووە بە تایبەتیش کارتۆران ئەمە پرۆژەیەکی سەرەتایەکی ئەم پرۆژەی ئامادە کردووە حەقەتەن ئێمە لە کاتی خۆیدا ئەمە لەگەڵیشی بوون کە ینی ئەم پرۆژەی چاکسازیە لە خانەنشینیدا لە موسەی پلە باڵەکاندا بە تایبەتیش کە خانەنشین دەبن بەم هەموو موسەزە بەلاحەوە ئێمە لەگەڵ بووین و ئێستاش ئێمە لەگەڵین کە ئەو پرۆژەیە درا بە حکوومەتیش وێنرا پەرلەمانیش و دەنگدانێکی لەسەکراتە بن بەداخەوە بەڵام بەداخەوە ینی حەقەتەن دوایی ڕاگیرە ئەم پێم وایە ئەوەش هەر دەستی حزبی لە پشت بوو و بەرپرسانی باڵای هێندە لە حزبەکان کە بەرژەوەندیان نەبووە لەمە لە پشتی بوو دەنام پێم وایە دەکرا تعدیلاتی کەش بکرێ ئێمە زۆر پێمان ئاسایی حەقەتەن هەرچی کە بۆ معلومات کە حەشم باش پێم هەرچی کە پەیوەندی بە داهات و بە پارەوە هەبێ ئێمە کۆمەڵی ئیسلامی ئامادەی ئەو پەری تەقەشوف و ئەو پەری تعدیلمان هەیە بەبێ مزایدەش دەیڵێن بەڕاستی ینی ئێستا دەگەڵێ منی بپرسە وەکو تازە لە پێشتر باسم کرد ینی داهاتێکی کۆمەڵی ئیسلامی کە هەیەی بۆ کادری بۆ کۆمەڵی ئیسلامی کە پێی بەڕێوە بچێ ینی موسەی ئەو پارەیە کە لە پەرلەمانتار و لە خانەنشین لەوانە وەردەگیرێتەوە تەبان بۆ ئێمە ئەگەر ئەمە بکەین ئامادەی شتی کەشمان هەیە بەڕاستی بۆ خەڵک و زەماوەری هەرێمی کوردستان باشترین پەرلەمان ئێستا چی بکە لەسەر مەسەلەی موچە و مەسەلەی نەوتیش کە ئێستا قسەی لەبارەوە دەکرێت ئەوەی کە لەگەڵ بەغدا بگەنە ڕێکەوتن ئەی دەبێت ڕۆڵی پەرلەمان و پەرلەمانتارانی کوردستان چی بێ خۆی ئەوە وەکو جێبەجێکردن پەیوەندی بە حکومەتەوە هەیە پەیوەندی بە پەرلەمانەوە نییە بەڵێ وەکو بە دوواداچوون بۆ نمونە کە نەزانین داهاتینەوەت بۆ ئەخدەی وەکو باسم کرد ئێمە چەندە ئێمە کاک حەشیم دەبێ ئەم حکومەتە وەکو باسم دەست بەکار بێ ئەو کاتێ و پەرلەمانە و بە تایبەتی لیژنە تایبەتیەکانی کە پەیوەندی بە سامانە سوشتەکانی پەیوەندی بە وەزارەتی پەیوەندی بە داراییەوە هەیە ئەوەی کە پەیوەندی بە ینی کۆی حکومەتەوە هەیە وەکو مؤسسەی پەرلەمان دەکرێت کاتێبی خاتە بەر بانکردن و پرساندن و لێپرسینەوە باشە بەس بەڕێست پێشتر ئەزمونتەی وەزیر بووی لە کابینەی بڵێن هەشت ینی پێ دوای ئێستا ئەو کاتیش داهاتی کوردستان بەشیەوە نییە کە دەستێکی ئەمین هەبێ ینی خەڵک بەبێ گرفتی موچە نەبێ مەسەلەن گرفتی خزمەت گوزاری نەبێت بام پێم وایە هەمیشەش گوتومە تەبان ئەو کاتیش ینی ئەم قسەم کردو تەبان ڕاستە ئێمە ینی تووشی قەیرانیش دارایی بووین بە حەقەتێکە تەمە کاتێکە تو تاکە سەرچاوەیەک بۆ داهاتت لە هەرێمی کوردستان نەوت بوو کە من زۆر زیاد دەمگوت کاکە با تاکە سەرچاوە بۆ داهاتی هەرێمی کوردستان و دروستکردنی ژێرخانی ئابووری تەنها نەوت نەبێ ئەوە کوشت و کاڵ هەیە ئەوە پیشەسازی هەیە ئەوە مەسەلەن گەشت و گوزار هەیە بە هەر حاڵ ئەم پێم وایە ئەگەر ئەوەی کە هەیە لە ڕابردوودەکە ئەوەی کە هەبووە ئەم پێم وایە بکەوێتە دەستێکی ئەمین ئەمە بەڕێکوپێکی دابەش بکرێ و ئەوەی کە گەندەڵی تێدا دەکرێت تەبان و هەر کەسێکیش بە گەندەڵی پارێ پێ دەدرێت و دەیبا کەەوە دزیە ئەم پێم ئەگەر ئەمە چاک بکرێ و ڕێ لێ بگیرێ و چاودێرێکی باشی دارایی بەسەریەوە هەبێ ئەم دڵنیام ئەو پارەیە نەکەر بەشی موسێ فەرمانبەرندەکە بەشی کۆمەڵی پرۆژە دەکات لە هەرێمی کوردستان پێ ئەنجام دەین باشە پێشتر بەڕێزت لەبارەی چاکسازیەوە لە بەرنامەیەک لەگەڵ ئێمە چەند ماگی لەمەوە باس لەوە کە دەگەر بەرپرسانی هەرێمیش چاکسازی نەکەن و ئەو زوڵمەی کە لە کوردستان بە هەمان چارنووسی بەرپرسانی باسییان دەوێت پێ دوایە دەبێت 4 ساڵی ئایندە ئەو لەوێت بۆ چاکسازی بەگەر چاکسازی نەکەن دۆخەکە بەرەو کوێ دەڕوات بەڵام پێم وایە بەڵێ خەڵک بەنی ئێستاش ڕاستە تۆزێک موسە چاک کراوە بەڵام ئێستا خەڵک زۆر ناڕحەتە خەڵک بەڕاستی پڕە لە زوڵم لە بێدادی خۆ کە باسی زوڵم دەکەین باسی ستەم دەکەین خوای گەورە کە باسی هەر دەسەڵاتی دەکات کە لە زوڵم دەکات کە لە فەرمی ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون ینی ئەوەی کە ستەمکاران دەیکاوە مەزان خوای تەعالی لیان بێ ئاگایە و لیان ناپرسێتەوە و محاسبەیان ناکە باسی چ دەکات دەفەرمێ زوڵم فراوانە ئەوە زوڵمی سیاسی هەیە زوڵمی ئابووری اقتصادی هەیە کە لەم خەڵکە دەکرێت زوڵمی کۆمەڵایەتی هەیە زوڵمی ئیداری هەیە کاکە
فەرمی دەمەشای پارتیەکەیتیکە هەرچی چومگەکانی دەسەڵات و پستی باڵا و تا خوارج بەرپرسی هەتا مدیرەکانی مدیری بەڕێوەبەری دائیرەیەک پارتیەکەتین کاکە مەگەر چۆن یعنی یەکێکە ئەویش لە ڕابردوودا پارتیانێکەتی بێ ئێستا لەگەڵی نەما بێ ئەویشان هەر بۆ حسابە داناوە کاتی خۆی دەنا نییە کاکە خەڵکێکی بێلایەنە خەڵکێکی حزبێکی کە مەگەر بەم ئاخر تاکوترە پەیدا بوو بێ ئەمانە هەموو زوڵم بەڕاستی زەبۆی خوای گەورە کە کاتێک ئەو دەسەڵاتە زاڵمە ئاگادار دەکات دەفەرمێ دەفەرمێ وسكنتم في مساكن الذين ظلموا أنفسهم وتبين لكم كيف فعلنا بهم وضربنا لكم الأمثال ئێوە لە شوێنی ئەوانە نیشتە جێبوون کاتی خۆی کەستەمیان کردو لە بین مابردن تەفرەتی ناماکردن ئەوە نمونەمان بهێنانەوە لە پێش ئەو ئەوانەی خۆت ئەوانەتان بینی کەسیمان بەسەرهێنان ئاگادار بن هوشار بنەوە وەکوان مەکەن لەنا هەمان سەرنجام عاقبەتیش چاوەڕێ ئێوە دەکات باشە زۆر بە کورتی کاتم نەماوە کاکە وڵای بە کورتی هێندە شێڕ نابێتەوە کا حەشیش لێی گەڕێ باشە بەڵای من سەبارەت بە مەسەلەی گەنمی زوتیاران پێشتر پرۆژەیەک دەبوو کەم سا 340,000 تەن وەردەگیری ئەوەی دەمێنێتەوە پێ دوایە دەبێت حکوومەت بکڕێتەوە وڵای جارێ پرۆژێکی هێواتە جارێ ئەوە زەوش بخوا تەفاسیلێک زۆری بێن بەم نیو دەقەشانە ینی ڕوو نابێتەوە ئەوە خۆی کە ئەوە جارێ هەر زوڵمە بەڕاست سیستەمە کە هەرێمی کوردستان قبولی کە تەنها 320,000 قبول بکرێ ینی لە هەرێمە بژیرێ ئەم ساڵ ینی ماشەڵڵا ینی بەرەکەتێکی زۆر هەیە لە گەنمی زوتارانی خۆمان ینی زیاتر لە ملیۆن تەن گەنم بەرهەم دێنرێ لە هەرێمی کوردستان دەبێت ئەمە قبول نەکرێ بەڕاستی یەک چکە ئەو کاتی لە سەردەمی ئێمەدا هێندە کێشەیان دروست کرد بەجواتی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقی زۆر ئاڵۆز و بە قۆناغێکی زۆر خراپدا تێدەپەڕی بەڕاستی دوو ئەمن کاتی خۆ پرۆژێکمدا بڵێ پرۆژەیەکماندا کە کاکە بێزگەلەوەکی عێراق وەری دەگرێت هەر نەک عێراق وەری دەگرێت ئەمە ڕاموا بوو هەر ئێمە هەرێمی کوردستان بۆ خۆ بژێوی لە ڕووی نان و گەنم کە بۆ بەرهەمەکانی تر پێویستە پێشمە بە 500,000 تەن دەبێت ئەم 500 پرۆژێکی زۆر پێکم پێشکەش بە حکوومەت کرد کە ئەمە خۆمان لە زوتاری خۆمان بە نرخێکی گونجاو بیکڕینەوە و ئێمە خۆمان بدەین بە معمەل ئاردەکان لەڕێی کۆمپانیاکانەوە و ئەو ئاردە بۆ ماڵان و بۆ پێداویستەکانی تر دابەش بکرێ و ئەوە پارێکی کەمی تێدەچوو کە حکوومەتی هەرێم خۆی دەبووە خاوەنی گەنمی خۆی خاوەنی ئاردی خۆی خاوەنی نانی خۆی ئێستا حکوومەت هەرێمی کوردستان خاوەنی نانی خۆی نەکە دەیخوا دەکرێم جارە جێبەجێ بکرێت ئێستا سوودی لەوەرگێت ئەم پێم وایە ینی کە بودجە باشتر بۆ وەزعی دارایی هەرێم باشتر بوو دەتوانێت بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز ئەندامی ئەنجومەنی سیاسی و سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پەرلەمانی کوردستان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ